ماوەیە زۆر مێشکمانووکە مەسەلەن شت لە بەرکە ئەمانە زۆر تەمرینکە ئیتر لە خۆی واو لێ لە خۆی لە ناکاوێکە یادەوەری 10 ساڵەوە پێشێتەوە خەیاڵە ئەمە چییە؟ ئەمە نیشانەوەی مێشکت کەوتۆتە ئیش. من بەرنامەی دوولینگۆم دابەزانە بوو و نزیکەی هەفتەیەک خۆم زۆرمان کرد. چۆن چیم کردبوو؟ بە ئەڵمانی خەریکی فەڕەنسی بوو، بە ئینگلیزی و عەرەبی خەریکی ئەڵمانی بوو، بە ئینگلیزی بووە بزانم خەریکی یابانی بوو، یعنی یابانی، تورکی، فەڕەنسی، ئینگلیزی، ئەڵمانی، عەرەبی. شەش زمان. پیتی یابانی زۆر قورسە. پیتی یابانی ناگونجێ لەگەڵ بنەمای یادکە. یعنی بۆ نمونە ئێنەکە لە ئاڕەکە ئەچێ هەر یەکێکیش لەمانە 4-5 بڕگەیە ڕەمزە 104 دانێکی کەش 104 نزیکەی 208 بەس ڕەمز. دوای هەفتەیە هەستم بە شتێکرد ئەوە باشەوە چییە مۆزوع؟ ئەرێ من بۆ ئاوا دڵم تەنگە زوو یەکسەر شتێکی کۆنم بیرەکەوتەوە زوو شتێکی کۆنم بیرەکەوتەوە. بەڵام دوایی بۆم دەرکەوت ئەوە هی ئەوەیە من هەفتەیە کە مێشکم زۆرمانەوە کە مێشکت زۆرمان و ئەکەی پەیوەندی خانە دەمارەکان کۆنەکان دروست هەبنەوە تازە دروستە بێ یادەوەری معلوماتیەت و ئەڕوا لەناو مێشکە. اینجا زۆر دڵخۆش بووم کە بەڕاستی هەستێکی باشم هەیە ئێستاکە ئەزانم کە زۆر مێشکت ماندوو بکەی چۆن مێشکت دەکەوێتە ئیش و بە تەواوەتی هەستی پێیەکی. هیچ نییە مەسەلەن تۆڵێک با من حەز ناکەم یادگاریم بیر بکەیتەوە تۆ تەمرینی تەرکیزەکەیتەوە جارێکی تر تەرکیزەکەی لەسەر شتێکی دیاریکرا و کاتەکانت نایەڵی بڕوە